هەر وڵاتێک بە سامانی نەتەوەی و کۆڵەگەی داهاتووی وڵاتی دەزانن لە هەرێمی کوردستانیش زۆر جار لەلایەن بەرپرسەکانەوە پاڵپشتی بۆ توێژی گەنجان نیشان دەدرێت، بەڵام وەک دەبیندرێت ڕێژەیەکی زۆر لە گەنجان بێکارن یاخود ناچار بوونە وڵات جێبێڵن. بۆ ئەو مەبەستەش لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کۆنفرانسێک بەڕێوە چوو کە تیایدا هۆکار و ڕێگەچارەی دیاردەی کۆچکردنی گەنجان باسی لێوە کرا. دیاردەی کۆچ دیاردەیەکی بەردەوامە و پێشمان وایە کە بەردەوام دەبێت، بەڵام ئەوەی کە گرنگە بە نسبەت وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەو ئەرکە کە لەسەرشانیەتی وەکو کارکردن لەسەر ئەوەی کە استراتیژیەتێک دابڕێژین و ئەم استراتیژیەتە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی UNFPA ئێمە ئەم کۆنفرانسەمان گرتووە. دەرەنجامی ئەم کۆنفرانسە دەکەین بە استراتیژیەتێک و دەدەین بە ئەنجومەنی وەزیران بۆی کەوا پەسەند بکرێت. بەڕێوەبەری کۆچ و کۆچبەرانی حکوومەتی هەرێمیش وێڕای ئەوەی ئاماژەی بە هۆکارێکی دیاری کراو نەکرد لە کۆچکردنی گەنجان بۆ وڵاتانی دەرەوە، بەڵام پێی وایە هۆکار زۆرن و دەبێت دەرفەتێکی باشتر بۆ گەنجان بڕەخسێنرێت. ئەمانە سەرمایەیەکی گەورەی سامانێکی گشتین نەتەوەیین ملین بۆ هەمومان بەیقەتەن پێویستە کارەسە بکرێتن. ئینشاءالله ڕاستپاردەکانی ئەم پانێڵە ئەم کۆنفرانسە ئابێتە هۆکارێکی باش بدرێتە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران. ئێمە دەی محاوڵە بکەین هەمومان پێکەوە شتێکی وا بکەین ئەو گەنجانەی کە لە دەرەوە دەیانەبگرنە هەرێمی کوردستان میکانیزمێکی هاوبەشداوێن بۆ یارمەتیدانیان. بەرپرسی لقی هەولێری سەنتەری پەرەپێدانی لاوانیش دەڵێت هۆکاری سەرەکی کۆچی گەنجان بۆ وڵاتانی دەرەوە قەیرانی سیاسی و داراییە. هاوکات ئاماژە بۆش دەکات حکوومەت بێ پلانە و دەرفەتێکی باشی بۆ گەنجان نەڕەخساندووە تاوەکو بیر لە جێهێشتنی وڵات نەکەنەوە. لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا کۆچکردنی گەنجان وەتە دیاردەیەکی مەترسیدار بە تایبەتی لەو 2 ساڵی ڕابردوودا کە دەبینین گەنجانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی فراوان ڕویان لە وڵاتانی تر کردووە. بەڕای ئێمە وەکو سنتەری پەرەپێدانی لاوان کە ئەرچی هۆشیارکردنەوە و پەرەپێدانی توانەکانی لاوانین، پێمان وایە کە ئەو هۆکاران سیاسی و ئابووریە کە لە هەرێمی کوردستان هەیە بە نمرەیەک وای کردووە گەنج بێ ئومێد بکات لە هەرێمی کوردستان. بە پێی زانیاریە نافەرمیەکان لە دوای ساڵی 2013 زیاتر لە 2 ملیۆن هاوڵاتی کوردستانیان جێهێشتووە و زۆربیان لە وڵاتانی ئەوروپا وەک پەنابەر ژیان بەڕێ دەکەن. هاوکات بە پێی ئەنجامدانی ڕووپێوێک لە ساڵی 2012 واتە پێش دروستبوونی قەیرانی دارایی زیاتر لە 1300 ئاوارەی کورد لە وڵاتانی یەکێتی ئەوروپادا هەن، بەڵام لە دوای ساڵی 2012 دیاردەی کۆچکردن گەیشتە لووتکە و سەدان هەزار هاوڵاتی کورد سەرگەردان بوون و بەشێکیان لە دەریاکان خنکان و بەشێکیشیان لە ئێستادا وەک پەنابەر لە وڵاتان ژیان بەسەر دەبن. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.